ڕاستپاردنی عەدنان زەرفی بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ناڕەزایەتی لای بەشێک لە هێزە شیعەکان دروست کردووە و کورد و سوننیش هێشتا هەڵوێستی خۆیان دەرنەبڕیوە. زەرفی پێشتر دووجار پارێزگاری نەجەف بووە، هەروەها پەرلەمانتاری عێراقە و ناوی تەواوی عەدنان عەبدولغەزیر مەتەر زەرفیە. لە مانگیەکی ساڵی 1966 لە پارێزگای نەجەف لەدایک بووە. دایک و باوکی عێراقین و لە نەجەفن. باگراوندی ئەکادمی ئاینی هەبووە. بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرای لە فقی ئیسلامیدا بەدەستهێناوە. لە ساڵی 1983 چووە ناو حیزبی داعوە. لە نێوان ساڵانی 1980 بۆ 1991 بە حکمی ئەبەدی بەندکرا بوو لە بەندینخانەی ئەبوو غرێب. لە مانگی 1991 هەڵات. لە نێوان ساڵانی 1994 تا 2003 لە ئەمریکا بووە. ساڵی 2004 بچووکنەوەی وەفای دامەزراند. ئەو پۆستانەی زەرفی هەیبوون ئەمانن: ئەندامی گروپی دەستگای ئەلئەعمار بووە لە ساڵی 2004. ساڵی 2005 و 2006 پارێزگاری نەجەف بووە. دواتر بۆتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای نەجەف. نوێنەر یاریدەدەری کاروباری هەواڵگری بووە لە وەزارەتی ناوخۆ لە ماوەی ساڵانی 2006 بۆ 2009. بۆ جاری دووەم بە پارێزگاری نەجەف لە ساڵی 2009 بۆ 2015 هەڵبژێرایەوە. سکرتێری گشتی بزوتنەوەی سیاسی وەفا بووە. لە ساڵی 2018 بۆ 2019 نوێنەر بووە لە پەرلەمانی عێراق. لە ساڵی 2020 ڕاست پێراوە بۆ پێگەێنانی حکوومەتی عێراق.